بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لە کۆتا ڕۆژەکانی پاییزی 2025 کە چەند ڕۆژێکی تر ئەکەوینە مانگەکان و هەروەها وەرزی زستانی پڕ لە تۆف و سەرما و بەفر و باران ئینشاء الله و کەمێکیشمان ماوە بۆ ساڵی 2026. ئالەم کزەبای شاری سلەیمانی و کە چیاکان سوپاس بەخوای گەورە هەندێک بەفری لێباری و ئومێدی بارینی بەفری بەڕەحمەت و بارانی بەڕەحمەتی ترەکەین بەخوای میهرەبان. شکری ئەم هەموو ناز و نیعمەتانەیەکەین کە وەرزەکانمان لە شوێنی خۆیایەتی، وەرزی زستان و بەهار و هاوین و پاییز، هەر هەموو وەرزەکان زۆر بە تێر و پڕی تا ئێستا لە کوردستانی خۆشەویست و لەم ناوچەیە بەدیمان کردووە و ساڵمان لێ نەگۆڕاوە. ئێمە باسی شکر و سوپاس و سوپاسگوزاری خوای گەورەکەین لەسەر هەموو نیعمەتەکانی. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. بسم الله والحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. پەروەردگار نیعمەتگەلێکی زۆری پێبەخشیوین لە دروستکردنمان بە جوانترین شێوە و لە پێدانی ئەندامەکانی جەستەمان و لە نێر ڕێنموویکردنمان بۆ ڕێگای ڕاست و لە هەژمارکردنمان بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە تەواوی گۆڕانکاریەکان لە ساڵدا و لە هاتنی شەو و ڕۆژ و لە وشکبوونەوە و زیندووبوونەوەی زەوی و بارانی بەڕەحمەت و تەواوی ئەمانە و دەیان و سەدان و هەزاران تریکەی نیعمەتی پێبەخشیوین کە وەکو خۆیە فەرمێوە ئین تەعودوا نیعمەت اللهی لا تحصوها. ناتوانن ئەگەر بتانەوێ نیعمەتەکانی پەروەردگار هەژمار بکەن ناتوانن بیانژمێرن. بۆیە گرنگە ئینسان ئەو بەشە نیعمەتەی کەوا بەسەریەوەیەتی بزانێت چۆن مامەڵەی لەگەڵاکە، چونکە سەرمایەکی گەورەیە بۆ مرۆڤ، بزانێت چۆن ئەیهێڵێتەوە، چۆن هەوڵی زیادبوونی ئەدا، چونکە ئەگەر کەسێک سەرمایەکی بەدەستەوە بێ یا هەوڵی ئەدا بۆی بیپارێزێ یا هەوڵی بۆ ئەوەیە کەوا زیادیکە. یعنی ژیری نییە کەسێک شتێکی دەست بکەوێ بە فیڕۆی بدە. نیعمەتیش بە هەمان شێوەیە. مرۆڤ ئەگەر بیەوێ بیهێڵێتەوە، ئەگەر بیەوێ گەشە بکە زیاد بکە، کۆمەڵێ خاڵ دانراوە لە شەریعەتی پیرۆزی ئیسلامدا و لە ناو ئایات و فەرمودەکاندا مرۆڤ بەبێ ڕەچاویان بکە. یەکەمیان لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم، شکرانەبژێری ئەو نیعمەتەیە بکە بۆ ئەوەی پەروەردگارە فەرمی بۆ ئەوەی ئێمە زیادی بکەین بۆتان. وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. فەرمی خۆ ئەگەر ئێوە کوفرانەی ئەم نیعمەتەیە بکەنەوە سزای ئێمە زۆرە و توندیشە. بۆیە ئیمامی قورتوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە باسی حەقیقەتی شوکرا فەرمێکی الاعتراف بالنعمة للمنعم. تۆ اعتراف بکەی بەو نیعمەتە کەوا خاوەنەکەی پێ عەتا کردووی. لە بەردەمی کەیش ئەم اعترافە بکەی؟ لە بەردەمی خاوەنەکەیدا اعتراف بکەی طبعا. واستعمالها في طاعته و بەکاریشی بهێنی لە طاعەت و پەرستشی ئەو زاتەی کەوا نیعمەتەکەی پێ عەتا کردووی. ئەی کوفرانە بژێری چییە؟ والکوفران استعمالها في المعصية. بەکارهێنانی خودی ئەو نیعمەتانەیە کە خاوەنەکەی پێی عەتا کردووی تۆ لە تاوانی لە دژایەتی خاوەنەکەیدا بەکاری بهێنی، لە بێفەرمانی خاوەنەکەیدا بەکاری بهێنی. بۆیە ئیمامی جعفەری صادق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئیذا ئەتبعتە النعمەتە الشکرە فتەئەهەبە للمەسجد. ئەفەرمێ ئەگەر هاتوو تۆ ویستت نیعمەتەکە
ئەگەر هاتوو بە دوای ئەو نیعمەتەدا شکرت هێنا ئەوە خۆت ئامادە بکە بۆ زیادبوونی نیعمەتەک. بە پێچەوانەشەوە ئەگەر هاتوو شکرت نەهێنا بە دوای نیعمەتەکەدا وەکو پەروەردگار فەرمووی ئینە عەذابی لەشەدید. بۆیە زانایان بە تایبەت گەورە عاریف و زانا خواناز ئیبن عەتائیلای سەکەندەری ڕزا ڕەحمەتی خوای لێبێ دێت پۆڵێنی شکرانە بژێریمان بۆکە بۆ چەند بەشێک بۆ سێ بەش. بەشێکیانە فەرمێ شکڕ بالقەلبی، شکرانە بژێری نیعمەتەکانە بە چیەوە؟ بە دڵ. بە چۆن ئەتوانی ئەم شکرانە بژێری بکەی؟ ئەم دڵت پڕکەی لە مەحەبەت و خۆشەویستی بۆ خاوەنی نیعمەتەک و هەوڵدان بۆی کەوا دڵت پەیوەست بکەی بە تەواوەتی بەو خاوەنەیەوە و هەمیشە و هەموو کات لە دڵ تا هەبێ یاد و ذیکری ئەو خاوەن نیعمەتەیە تا گەیشتن بەو پلە و مەقامەی کە ئیتر نەتوانێت دڵت بێ ئەو بژی، یعنی بەبێ ذیکر و یادی ئەو بژی، نەتوانێ بە پێچەوانەی فەرمانەکانی ئەوەوە بیر بکاتەوە. بۆیە ئیبن القەیم ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ لە پێناسەی شکر بۆ قەلبە فەرمێتی مەحەبەت و ئیناب، هەم خۆشەویستیە بۆ خاوەنەکەی هەمیش گەڕانەوەی بەردەوامە، تەوبەکردنە بە بەردەوامی. بۆیە مرۆڤ ئەگەر بێت و خاوەن نیعمەتی خۆش بوێ دایمە یادیەکە و دایمەش لە دڵیابوونی ئەبێ و هەمیشە ئەگەر بێت و مخالەفەیەکی کرد داوای پۆزش و لێبوردنەکە. ئەمە شکرە بە قەلب و دیسانەوە دڵی مرۆڤ ئارامگر نابێ. القلب لا يفلح ولا يصلح ولا يتنعم. دڵی مرۆڤ سەرکەوتوو نابێ و ئیسلاح نابێ و چێژ نابینێ ولا يبتهج و هەروەها ولا يبتهج و هەروەها زۆر وەکو بڵێی مەسرور نابێ، دڵخۆش نابێ، ولا يلتذ و چێژیش نابینێ، ولا يطمئن و ئارامگر نابێ، ولا يسكن و سوکنایی بۆ نایە، جێگیر نابێ إلا بعبادة ربي. بپرسش بۆ کێ؟ بۆ پەروەردگار و حبه والإنابة إليه و خۆشەویستیشی بۆ ذاتی حەق و هەروەها زۆر تەوبەکردن لەو هەڵانێکەوە. کاک بەکرگیان سپاس بۆ خوا خۆی گەورە بارانە بە ڕەحمەتەکەی بۆ باراندووی. ئێمە چۆن شکری خوا بکەین؟ یعنی ئایا شکریەوێت؟ واللهی ئەمە نەشکریەوێ ئەمە نەشکریە بێ، یعنی حتا بڵێن شکر و سواسی خواکەین کەمە پێگەیشتی. ئیتر هەندێک کەسیشەیە ئەڵێ زەرەرم بێگەیشت و زیانم بێگەیشت و ئەمانە وشە کاکە گیان هەڵبەتە عیدی خوای گەورەیە، هەڵبەتە کاکە و شتێکی پێوەیە، هەڵبەتە شوێنێکە کاکە بۆیە خوای گەورە. ئەی کاکە ئەم ئاو ئەم لافاوە ئەم بارانەوە کاکە یێت و لە دیێتە خوار و ئەبارێ ئەی لە شووەوە بڕوا بچێ بۆ شوێ کابراتێرەکەی من هۆڵێکە لە تێکمباری یاوە بەبانێ مخەبایەکی یاوە بەبانێ ئەی ئەکاکەم ئاوە بەم جادات تێتە خوارەوە خڕەبێ بچێ بۆ شوێ. چۆن شکر بکەین؟ بە چه زمانێک؟ من ئەڵێم ڕۆژانە پێنج فەردە سەر بنێینە عەرز شکر و سواسی خوای گەورە بکەین، هێمان هەر تەواوبوونی نییە و هەر کۆتابوونی نییە، چون خوای گەورە ئەمەنە بەڕەحمە ئەمەنە بەڕەحمە، ئەڵێ 99 لەولایە یەک ڕەحمی لێرایە. ئەمە یعنی زۆر زۆرە بۆ ئێمە، بەس بەداخەوە هەندێک کەسەیە شکر و سواسی ناکە، هەندێک کەسەیە باوەڕی زۆر کەسە. ئێستا من هاتم تۆ لە لای عەرەبانەکە تا چاوەڕوانی ڕزقی خواتە کرد، ئاگام لێ بوو زیکری خواتە کرد، دڵی خۆشە بەم نیعمەتە لەخوا بەجیایە شکر و ساسی خواکەم. من لەوانەیە بڵێم 24 سەعاتە شەوەکەم مەگەر خەوم لێ بکە ئەینا هەر دایمە زیکری خوای گەورەیەکەم و سواسی خوای گەورەیەکەم بۆ ئەو بەشەکە یاوە پێم کە ساق و سەلامەتم، مناڵم ساق و سەلامەتە، سواز بۆ خوای گەورە محتاج و احتیاج نیم لە خوای گەورە بەجیاو بێ کاکە ئیش و کاری خۆمەکەم، مناڵی ساق و سەلیم، مناڵی کانم، مناڵی بسڵمان و ئەهلی مزگەوت و ئیتر کاکە ئەمە زۆرە بۆ من، ئەمە سوپاسگواری خوای گەورە
بێقڕە بێدان کاکە گیان پێنج فەردە نوێژی خۆی گاجێ بۆ مزگەوتێتەوە بێقڕە ڕفیقایەتێکی خەڵکی خراپم بۆ ناکە حیچ کێشەوە هیچ گرفتێکم بۆ نایەری ئەمە کاکە زۆرە بۆ من ئەبێ پێی بزانین هەبێ شکر و سوپاسی خوای لەگەڵا بکەم دایمە حەمد و سەنای خواکەم کە خوای گەورە ئەو ساڵحانەی پێبەخشن هەر لە مناڵ هەر لە ژن هەر لە ماڵ هەر ئەخوا بەزیاوە محتاج و احتیاج نیم زۆر لەوانە بڵێ وەکو یعنی هیوا هەیە زۆر داماوە ئەمانەیە بەس سوپاس بۆ خوای گەورە من ئیشەکەی خۆشمەکەم و ماڵ و ماڵی مەزبوط و ڕخۆش لە خوای گەورە بەجیاوە بێ زۆر باشم ئەم قەناعەت و ئەم شکرە لە چیەوە بۆ دروست بووە کاک قوربانگیان ئەمە لە قەزیە دینەکەوەیە لە قەزیە دینەکەمانەوەیە کاکە ئەمانە شکر و سوپاسی خوای گەورەیەکەم من خۆم بە بسڵمانە ئەزانم کە هیچم نەدیوە کەسانێک بووە پێش ئێمە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی ئەوە کاکە ئەویان دیوە و لەگەڵیش یا بوون و ڕۆژداری خوا شەڕیان لەگەڵا کردووە من سوپاس بۆ خوای گەورە هیچیانم نەدیوە بەس بە پێی ڕێنمایی قورئانەکە و دینەکەم کاکە ئەمانە ئەکەم هەموویم کاکە کردووە لە خوا بەجیاوێت ڕۆژانە چ زیکرێک زیاترەکەی چنێک ئەەکەی هەرچەنەوە باسکردنی ڕەنگە خۆش نەبێ بەڵام بۆ ئەوەی کە خەڵک چاوی لێ بکە قوربانیان من دائمەی خوا سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله أمانة كم بزوري سبحان الله وبحمد سبحان الله العظيم أمانة بزوري خواز بۆ خوای گەورە ئەمە بەشێکە خوایایوە پێم خچوێ دیە دڵمەوە ئەمە مەستەمر خەریکی ئەمانە لە دڵەوە بە ئاشکرا نابڵێم بە ئاشکرا بانگی بۆ بکەم چون بە ئاشکرا سڵاواتدان و سڵاوات دیاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە بە دایمی خەریکم سوپاس بۆ خوای گەورە بەشێکە خوا دایوە پێم ئازایی خۆم نییە کاک بەکرد تۆ خەڵکی دەربانی خانی خەڵکی زۆر ساڵح و دیندار کە شکری خوای کردووە یا بەڵاو مصیبەتی بەسەرەوە بۆ نمونەت لایە بۆمان باس بکەین یعنی وەکو چۆن یعنی جاتێت تەماشاکەی خەڵکانێکی زۆر هەیە خوای گەورە بەشێکی زۆری یاوە پێیان تەماشاکەی شکر و سوپاسی خوای لە پاڵا ناکەن حەمد و سەنای خوای پاڵا ناکەن کاکە وەختێ لەشی ساقە سوپاسی خوای گەورە ناکا وەختێ کاکە نەخۆشکە و لە پانەکاتوە لە خوای گەورە ڕەحم لێ دەتۆ کاکە وەختێکە گەنج بوویت و وەختێکە بوو ئەلەو کاتە شکر و سوپاسی خوای گەورە بکردایە با خوای گەورە بڵا نێرێ بەسەرا با لێو نەسێنێتەوە کاکە ئەم شتانە زۆر دەوری هەیە لە دینەکەی ئێمە چون خوای گەورە تاقیمانەکاتە بە بوون بە نەبوون کابرا چیرەکەی دەوڵەمەنە کابرا ملیۆنەرە کابرا فەقیرە ئیتر ئەمە بەشێکە خوایایوە خوای گەورە بەوەی دا دەوڵەمەنە بەمە یاوە فەقیرە بەوەی یاوە کاکە گیان هیچی نییە بەوەی یاوە بێکرێکاری بکایتر ئەمە بەشەکان خوای گەورە ئاوای ئەگەر قەناعەتی پێی بێ بوو بەشە خوای گەورە ماوەیەکی زۆر بۆ ئەداتی ئەگەر قەناعەتیش پێی نەبێ و تۆ ئەو هەر بداتێت و هەر بۆ خوارەبێ بەخوا وردە و دەلێتە چێنێتەوە خۆیش نازانی چۆن و لێ چێنێتەوە تێگەیشتی نەخۆش بینیوە کاک بەکرد کە زۆر شکری خوای کردووە لەسەر ئەو نەخۆشیە کە بەڵا و ناڕەحەتی زۆری بەسەرەوە بوو کەچی ناشکری نەکردووە قوربانگیان زۆر کەس هەیە لەوانەیە ناقەناعەتیش بێت کە خوای گەورە و نەخۆشەی یاوەتێ هی وایش هەیە کاکە تێگەیشتووی هەیە لێی مەسەلەن تووشی نەخۆشیی خراپ بووە ئەمە خوای گەورە لەوانەیە هەندێشت بە من بکرێ بەو نەکرێ خوای گەورە بەو نەخۆشیە تاقی ئەکاتەوە خوای گەورە ئەو نەخۆشی یاوە بە ملیە ئەو شتانەی تری لە کۆڵ ئەکاتەوە هەڵێ هەر کەسێک تووشی نەخۆشی خراپ بێ لەو لا دەرەجەی زۆر باشە پشت بە خوای گەورە ئیتر ئەمە هەمووی تاقیکردنەوەی خوای گەورەیە خوای گەورە هەرچی لە چارە نووسین ئەبێ بوێ ماوەسە هێرۆمە زۆر خۆشحاڵ بووین لە خزمەتانە پێمان خۆشە چۆن شکری خوای گەورە بکەین بەتایبەتی ئێسێمە چەند ڕۆژەکە بارانێکی باش باریوە لە کوردستانەوە نیعمەتی زۆرمان هەیە وەجاریەوە هەیە لە هەر بەڵاو ناڕەحەتێک ڕزگارمانەکە ئایا ئێمە ئەهلی شکر بین سوپاسگوزار بین پێشەکی بە خێراتنی ئەو کەناڵە جوانتانەکەم و خۆشحاڵ بووم کە چاوم پێتان کەوت مامۆساگیان موفق بن پایدار بن ئینشاڵڵا وەڵا بێگومان ئەوە شتێک نییە کە شکی تیاوێ بەزەر دەردێڵێ دەری بڕی باشترە گینام و کەسێک لە لای خۆیەوە ئەزانێ کە شکرانەکردن لەسەر هەموو نیعمەتەکانی خوای گەورە نەک واجبە دڵخۆشکەریشە بۆ خۆت بۆ دەوروبەرێ طبعاً ئەم بارانێکی دڵخۆشکەر بوو لەوە نەیە لە هەنێ ڕۆژ زیانی هەبوو بێ و زەرەری هەبوو بێ و هەنێکەس بێتاقەت بوو بێ وتر والله عەلەم ئەوە چۆنە خوا خۆی زانێ لەوانەیە لە پشت هەموو ئەوانەوە کۆمەڵێک
حکمت و تاقیکردنەوە و شتی تیا بێلانەیە پێویست ئەوە بکە ئێمە هەر داوای باران نەکەین، داوای بارانی بەڕەحمەت بکەین. باران هەیە و بارانی بەڕەحمەت هەیە و بارانی ڕق و کینەی خوای گەورەش هەیە. دائما لە ئوسلوبی دوعاکانمان بزانین چۆن داوا ئەکەین، داوای بارانی بەڕەحمەت بکەین. الحەمدوللا ئەم بارانە لەوانەیە لەلایەنێکەوە خراپ زەرەری بوو بێ لە لایەنێکی تریشەوە ڕەحمەتێکی گەورە بوو. سوپاس بۆخوا. مامۆستا هێرۆ جەناب وەکو ئەزمموی خۆت وەکو ژیانی خۆت سوودێ لە بەرنامەکانمان بینیوە، ئایا شکری خوا ئەکەین لەسەر ئەو نیعمەتانی یاوێتی پێمان؟ چۆنەکە سەیری بەرنامەکانمانەکەیت چی تێبینیە کرد لەسەری؟ وەڵام مامۆستا بە بەردەوامی متابعی بەرنامەکانتم، بە بەردەوامی نەک هەفتانە، ئەتوانە بڵێم ڕۆژانە چەند جار دووبارەن هەمویان لەلای منەوە نەم سیر کردوون کە دانیشم بە دیارێنەوە لە دووبارە و سێبارەکانیش چێژێکی تایبەت ئەبینم، چکە بە جدی من لەو ئەزمونانەی جەناب ئیسفادەیەکی زۆر باشم کرد. خوشکێکی زۆر گەنجم بە حاڵکاتێکی کتوپڕ لە دەستدا زیاد لە حەد بێتاقەتی کردم، یعنی دەرونیان تەواو ڕووخاوام لێ هات پەنام بر بۆ دەرمانی دکتۆر دەرونی. ئیتر عیلاجەکانیش ئیسفادیان نەکردم، ئەوە بێزار بووم لە ژیان لە دوای ئەو خوشکم. هەستان پەنام هێنا بەر گوێبیستبوون و سیرکردنی بەرنامەکانی ئەزمونەکانی جەنابتان. ماوەی 3-4 مانگێک بە بەردەوامی سیرم کرد، یعنی بووم بە کەسێک بە تەواوەتی گۆڕام ژیانم، هەستم کرد دە بەقەدەر دکتۆری دەرونی ئیسفادەم کرد لە بەرنامەکان. الحەمدوللیلا، ینی وام لێ هاتبوو خواخوام و ڕۆژێ لە ڕۆژان منیش خێرا بگەم لای ئەو خوشکەم. هەستمە کرد خوشکەکە لە بەرنامەکانی تۆکەی سیرمە کرد، خەستمە کرد خوشکەکەم زیینۆ لە ناوماڵەکە لەگەڵ مادانیشتۆ سیر ئەکا. بەجددی من خۆم ئیسفادەم لێ کرد، ئیتر ئینشاڵڵا هەموو کەسیش ئیسفادەی لێ بکە. خۆی گەورە زیاتر استقامت و دامەزراویتان پێ بدا. چەندێک زیکر و شکری خوا الحەمدوللا دڵدانەوە و خۆشی و بەڕاستی ینی ئیسراحەتی دەرونی بە ئێمە بەخشێ مامۆستا هێرۆ. والله بالتأكيد مامۆستا ئەلا بذكر الله تطمئن القلوب. خۆ ئەمە ئاەتێکە و مناقەشەی لەسەر نییە، تاکە شتێکە دڵخۆشی و ئارامی بە دڵ و دەروونە بەخشێت ئەتوانم بڵێم بە زیکری خوایە، هیچ شتێکی تر نییە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا کە ئینسان ئەگەر بێت و لی تێڕا بمێنێەوە فکری لێ کاتۆ فەرمودەیەکی زۆر گەورەی لە دوعاکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. بزانە فەرمێکی خۆشەویستمانە فەرمێ صلی الله عليه وسلم: رب اجعلني لك شكارا. ئەی پەروەردگارە بمگێڕە بەوانەی کەوا زۆر شکری تۆکەن بە سیغە مبالغایی هێنێ. ئەم جاکە تەقدیمی جار و مەجروورەکەیکە لە کەکەیەکە بۆ اختصاص تەنها شکرانە بژێر بێ بۆ کێ؟ بۆ ذاتی حەق و بۆ ئەوەی کەوا بەردەوامیش بێ لەسەری. ربی اجعلنی لەکە شەکارە، ئەی پەروەردگارە بمگێڕە بەوەی کەوا دائیمە بە بەردەوامی شکری تۆ بکەم بە زۆری. و لەکە ذەکارە، زۆر یاد و زیکری تۆ بکەم. لەکە ڕەهابە، زۆر یعنی ترس هەبێ لە دڵمدا بەرامبەر جەناب. لەکە مطیعا، زۆر ئیطاعەی تۆ بکەم. ئیلەیکە مخبیتەن، زۆر خاشع بم. ئیلەیکە ئەواهەن مونیبە، زۆر داوای لێبوردن بکەم، زۆر بە زەلیلی داواکانم تەقدیمی تۆ بکەم. ربی تەقەبەل تەوبەتی. لە دوای ئەمانە هەمووی ئەفەرمێکی ربی تەقەبەل تەوبەتی، ئەی پەروەردگارە تەوبەکەم لێ وەربگرە. وەغسیل حەوبەتی، گوناهەکانیشم هەمووی بسڕڕەوە. وەئەجیب دەعوەتی، نزاکانیشم لێ وەربگرە. وەهدی قەلبی، هیدایەتی دڵیشم بدە. وەسدود لیسانی، زمانێکم پێ بەخشەکەوە بتوانێ بەرەنگاری دوژمنانی تۆ ببێتەوە. وەثەبت حجەتی، و ئەو حجە و بەڵگانش کە لە هەیە ثابتیکە لە لای من. وەسلول سەخیمەتە قەلبی، لە نێو دڵیشمدا تەواوی ژەنگ و پەڵە و قەسوەت و حقد و بغز و تەواو بێ ئاگایی و غەفڵەت و چی هەمووی دەربهێنە بۆ ئەوی بتوانم بە جوانترین شێوە
پەرستش و عیبادەت بۆ تۆ بکەم. ئەمە شوکرانە بژێرە بەچی؟ بە دڵ. یعنی تەواوی ڕێگاکان بگریتە بەر بۆ ئەوەی دڵێکی پارا و پاکت هەبێ، سەرنجام بتانی بەو دڵە پاک و پاراوت پەیوەست ببی بە پەروەردگارتەوە. پەیوەستبوونیشت بە پەروەردگارتەوە چییە؟ شوکرانە بژێری نیعمەتەکانی پەروەردگار. پاشان ئێمە شوکرێکی کەمان هەیە. شکر باللیسان، شکرێکە بەچی؟ بە زمان. ابن القیم دیسان ئەفەرمێ لە پێناسەی شکری زمانە، ئەفەرمێ ثەناء وحەمد، سوپاسگوزاری و حەمد و سەنای پەروەردگار و ستایشی پەروەردگارکردنە بە زمان. بۆیە شێخ حەسەنی بەسری ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەکثروا من ذكر هذا النعم فإن ذكرها شكر. ئەفەرمێ کاتێک کەوا نیعمەتێک ڕژا بەسەرتاندا، ئێوە زۆر باس لەو نیعمەتە بکەن. زۆر باسکردنی نیعمەتەکانی پەروەردگار بەسەر تۆوە خۆی بۆ خۆی شکر. وقد أمر الله نبيه، ئەفەرمێ پەروەردگار خۆی فەرمانەکە بە پێغەمبەرەکەی کە تەحەدوث بە نیعمەتەکانی بکە. وأما بنعمة ربك فحدث. ئەفەرمێ چی؟ نیعمەتەکانی پەروەردگار تۆ دائیمە باسییان بکە، با پێێتەوە دیار بێ و بیان لێرەوە. بۆیە گرنگە ئینسان چەندێک شاکر بێ بە دڵی، هێندەش شاکر بێ بەچی؟ بە زمانی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو کاتێکەوە کەسێکی ئەبینی مبتەلایە بە ناڕەحەتیەکەوە، ئەی فەرموو الحەمد لله الذي عافاني مما ابتلاك به. ڕاستەوخۆ ڕووی نەیەکردە کەسەکە، یعنی لە شریعەتی پیرۆزی ئیسلام تا ئێستا ئەرزتانەکە ئەی فەرموو سوپاس بۆ تۆ ئەی پەروەردگارە کە منە پاراستووە لەو شتەی کە ئەو کەسەت پێ مبتەلا کرد. ئەی فەرموو ئەی پەروەردگارە سوپاس بۆ تۆ کە زۆر شت فەزڵت داوە بە من نەداوە بە کەسی تر. ئەمە خۆی بۆ خۆی شکرانە بژێرە بەچی؟ بە زمان. بەڵام شکران ئێمە لە شریعەتدا باسەکە ئێمە شکرانە بژێری کاتێکەوە سەجدەیەکی شکر ئەبین، ئەوە لە باسی جەواری حابێ. بەڵام مەبەستم ئەمەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم کە نابێ لە بەردەم کەسێکاکەوە مبتەلایە بە نەخۆشیەکەوە تۆ ڕاستەوخۆ ڕووی تێ بکەیت و دەنگ هەڵبرێ سوپاس بەخوا کە من ئەمەی تۆ بەسەرتەوە هاتۆ ئەوە ناڕەحەت و زەلیل و سەرجێگە بووی من وانیم. نا ئەوە بریندارکردنی هەستی کەسی بەرامبەرە. بۆیە شێخ حەسەنی بەسری ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ پێمانە فەرمێ زۆر ئەو نیعمەتانە باس بکەنەوە، چونکە باسکردنیان چییە؟ شکرانە بژێریکردنی پێغەمبەری خوا پەروەردگار جەلە جەلالوه. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزەتی عایشە فەرمێ چی؟ ئیذا ڕەئا کاتێکەوە شتێکی ئەبینی پێی خۆش بوو، ئەی فەرموو سوپاس بۆ تۆ ئەی پەروەردگارە الحەمد لله الذي بنعمته تتم الصالحات. حەمد و سەنا بۆ تۆ ئەی پەروەردگارە کە بە نیعمەتەکانی تۆ تەواوی کارە چاکەکان تەواو ئەبن. بەڵام ئەگەر هاتوو شتێکیشی ببینایە پێی ناڕەحەت وایە، دیسانەوە هەر شکرانە بژێریە کرد. ئەی فەرموو الحەمد لله على كل حال. حەمد بۆ تۆ ئەی پەروەردگارە لەسەر تەواوی ئەو حاڵەت و شەوازانەی کەوا بەسەر مرۆڤەکاندا هەیە. بۆیە بە هەموو جۆرێ شکرانە بژێری بە زمان پێداگیری لەسەر کراوە، بۆ چونکە دەرخەری و ڕازیبوونە بەو نیعمەتانەی کەوا پەروەردگار پێی عەتا کردووی. بۆیە سوپاسگوزاریکردنی خاوەن نیعمەت کە پەروەردگارە، یەک ئەبێتە هۆکاری ڕازیبوونی خاوەن نیعمەتەکە لە تۆ، و دوو ئەبێتە هۆکاری زیادبوونی نیعمەتەکە بەسەرتەوە. لەو لایشەوە کاتێ پەروەردگار نیعمەتێک ئەڕژێنێ بەسەر بەندەیەکیدا، پێی خۆشە شوێنەواری ئەو نیعمەتە
دەرکەوێ بە باسکردن بێ بە خودی بوونی نیعمەتەکە بێ بەسەرتەوە بە تەواوی ئەوانەی کەوا دەرخەری ئەو نیعمەتن پەروەردگار پێی خۆشەکەوە ئەم ئەسەری نیعمەتەکانی ببینێ بەسەر بەندەکانیەوە. بۆیە یەکێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پۆشاکێکی چڵکن و ناشرین و یعنی شێوازێکی ناشرین و چڵکنی هەبوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەما لەکە مالون، ئایا هیچ ماڵ و سەرۆت و سامانێکت هەیە؟ ئەویش فەرمووی لە هەموو جۆرە ماڵێک پەروەردگار پێ عەتا کرد. خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی إن الله يحب أن يرى أثر نعمته على عبده. پەروەردگار پێی خۆشە ئەسەری نیعمەتەکانی ببینێتەوە بەسەر کێوە بەسەر بەندەکانیەوە. بۆیە ابن عطاء الله السكندري رضا ورحمة خوای لێ بێ ئەفەرمێ من لم يشكر النعمة فقد تعرض لزوالها. ئەفەرمێ هەر کەسێک شوکرانە بژێری نیعمەتەکان نەکا ئەوە ئەو نیعمەتە معرضە بۆشی بۆ نەمان. ومن شكرها فقد قيدها بعقالها. ئەفەرمێ هەر کەسێکیش شوکرانە بژێری ئەو نیعمەتانەی کرد ئەوە چی کردووە؟ ئەوە بەستوویەتیەوە بەو گوریستەی کەوا چۆن دوو لە ڕووی جەنابتان و بینەران کە وڵاخێکی پێ ئەبەستنەوە ئیتر لە جوم و جۆڵی ئەخات و نایڵێ بڕوە بە شێوازێکی زۆر تون و محکەم بەستوویەتیەوە. بۆیە گرنگە ئینسان بتوانێ ئەم نیعمەتانەی کەوا بەسەریەوەیەتی بیهێڵێتەوە. وەکو عەرزم کرد ژیری نییە لە دەستدانی نیعمەتەکان. بە چیش لە دەست ئەچێ بە ناشکوریکردنی خاوەن نیعمەتەک. بۆیە بە سوپاسگوزاری کە شوکرە بە زمان گرنگە ئینسان بتوانێ هەوڵ بدا بە تەواوەتی ئەو نیعمەتە بوەستێنێتەوە و بیهێڵێتەوە. کاک حاجی نەوزادێ من خۆشحاڵ بووین هاتینە دوکانەکەی جنابتان بە خزمەتان گەیشتین. سوپاس بۆ خۆی گەورە خوا نیعمەتی بارانی بۆ باراندین ئەو نیعمەتەمان لێ نەگرێتەوە. هەرچەند یعنی زۆر جار خەڵک ترسێەوەی لێ نیشتبوو ئیتر وشکە ساڵیە و زەوی هەمووی وشکەکە و خەڵکی تر ئاو نامێنێ و دی ئەو تا لە خۆی گەورە لە کتوپڕێکە لە شەو ڕۆژێکە بەشی مانگ دوو مانگی بۆ باراندوین. چۆن سوپاسی ئەم نیعمەتە گەورە بکەین. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بەخێر بن یاخوا چاومان دەستان خۆش بێ یاخوا بێگومان لەسەر ئێمەیەکەوە شکری نیعمەتەکانی خوای پەروەردگار بکەین. شکر یەکێکە لە پلە هەرە بەرزەکانی ئیمان بە تایبەتیکەوە ئەهلی عرفانیش لە پلە بەرزەکان ناویان هێناوە. بۆ نمونە ئیمامی هەڕەوی لە نیهایاتە ناوی هێناوە. کاتێککە خوای پەروەردگار نیعمەتمان بەسەرا ڕێژێ پێویستە ئێمە شکری بکەین. و هەر ئەوەندە بزانین کە ئەم بارانە نیعمەتی خوای پەروەردگارە لەلایەن خوای پەروەردگارە بۆ ئێمە هاتەتە خوارە ئەوە شکرە. ینی شکر ئەوە نیە هەر بڵێ الشکر لله الشکر لله. هەر حەسکردن و دانان بە نیعمەتەکەیە ئەوە شکری خوای پەروەردگارە. بێگومان خوای پەروەردگار سۆز و ڕەحمەت و میهرەبانەکەی زۆر زۆر فراوانە. لەبەرەوە گەر ئێمەش کەم و کوور بین خوای پەروەردگار دەیان هەزاران مەخلوقاتی تری هەیە کەوا خوای پەروەردگار بارانی بۆ بارێنێ. بۆ ئێمە لەسەر بارینی ئەم بارانە شکر و سوپاسی خوای پەروەردگارەکەین و پێویستە لەسەر هەمومان سوپاسی خوای پەروەردگار بکەین چونکە خوای پەروەردگارە فەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم. ئینشاءڵڵا ئێمە خوای پەروەردگار بۆمان زیاد دەکات و زیاترمان بۆ ئەبارێنێ و دڵی هەموو ئەم خەڵکە خۆشەکە بە ئیزنی خوای پەروەردگار. کاک حاجی جنابت باسی ئەهلی عرفانت کرد و خواناسان و ئەهلی تەقوا نمونەی ئەو عابیدە باشانە ئەو مسلمانە باشانەی کە بەڕاستی کە ئەهلی شکر بوون جارێوا بۆ نەخۆشیێکی قورسی بەسەرەوە بەڵام هەرگیز ناشکری نەکردو بێتاقەتی دەرنەبڕیوە بەڵام موسیبەتی لەسەر بۆ بە هەمان شێوە کەم ڕزقی هەبوو هەر بە هەمان شێوە نمونەتان لایە کەسی ساڵح و دیندار کە ئەوە ئەهلی شکر بووە؟ بێگومان نمونە زۆرە بەڵام ئەگەر لەم کاتەشا لە یادم نەبێ گەنم ئازا بکەن بەڵام ئێمە ئەزانین دەیان زانا و پیاوچاک ناخۆشی و ناڕەحەتیان بەسەرا هاتووە سەبریان گرتووە و لە هەمان کاتیشا لە کاتی خۆشیەکانە سۆز و میێوانی خۆیان دەربڕیوە و شکر و سوپاسی خوای پەروەردگاریان کردووە. بێگومان ئەم مەسەلەی شکرا
ینی پلەیەکە بەڕاستی پێویستە ئێمە هەوڵی بۆ بدەین جێبەجێ بکەین لە ژیانی خۆمانە تەطبیقی بکەین هەتاوەکو سۆز و میهرەبانی و زیادبوونی ڕەحمەتەکانی خوای پەروەردگار بۆ ئێمە زیاد بکەن ئینشاءالله ئینشاءالله. خۆناسێکە فەرمێ من ڕەنگە بڵێم لە ناڕەحەتیە سەبرە گرم خوا ئەو پلیاوە پێم سەبرم پێ ئەگیرێ بەڵام مەقامی شکر قورسترە جاروایە کەسێک کە خوا زۆری ئەیاتی ینی فەقیرە و هەژارە هیچی نییە کەچی سەبرەگرێ بەڵام کە زۆر زۆریاتی زۆر دەوڵەمەنەبێ غەڕابێ ینی مەقامی شکر قورسترە بەتەکیید قورسترە پیامبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من لە فەقیری ئێوە ناترسم بەڵکو ئەترسم پارە و سەرۆت و سامان بنەوەتانە بڵاوێتەوە و تووشی سەرکەشی ببن و دوورکەونەوە لە دینی خوای پەروەردگار لەبەرەوە شکر پلەیەکی بەرزترە لە سەبر لەسەر بەڵاکانە بەڵام شکر لەسەر نیعمەتەکانی خوای پەروەردگارە پلەیەکی بەرزترە و سەبر و ئارامێکی زیاتری ئەیە بۆی پلەی شکر لە خۆمانە تەطبیق بکەین ئینشاءالله. کاک حاجی جاری وە هەیە سجنابەت ئەهلی بازار و تیجارەت و بڵین دوکان ئەوانی ڕۆژی وە هەیە بڵین ڕزقت کەمە دوو ڕۆژ کەمە سێ ڕۆژ کەمە بەڵام ڕۆژی چوارەم خوا تاویزی ئەو چەند ڕۆژێ شکات یعنی هەر کەسێک ڕزقێکی ماوەیە کەم بوو یان نەی بوو سەبر باش نییە لەو حاڵەتەیە چاوەڕوان کاکە ئەمە حکمەتێکی تایە بێگومان ئیمان و عەقیدەمان وایە کەوا ڕزق لای خوای پەروەردگار دیاری کراوە اینجا ئەم ڕزقە مەرج نییە لە یەک ڕۆژا بۆ تۆ بێ لە یەک ساڵا بۆ تۆ بێ ئەشە ئینسانێک ماوەیەکی زۆر لە ناخۆشی و ناڕەحەتیا بێ بەڵام لەپڕ خوای پەروەردگار دەرگای لێ بکاتەوە و میهرەبانی خۆی بەسەرا بڕێژێ خوای پێغمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من تقدیری خەلائقی خۆم کردووە 50,000 ساڵ قبل أن يخلق السماوات والأرض ئێمە بڕوامان بەو ڕزقەیەکە لایەن خوای پەروەردگارەوە دیاری کراوە لەبەرەوە گەر ڕۆژێک بازارمان نەبێ یا کلێ دوکانەکەش دەرنێنێتەوە نابێ ئینشاءالله ناخۆشی و ناڕەحەتی ڕووماتێکە بەڵکو بێ سەبر بگرین و بگرە پیاوچاکان لەسەر ئەوەش هەر شکریان کردووە لەسەر ئەوەش شکریان کردووە نەک سەبر چونکە ڕزق دیاری کراوە لای خوای پەروەردگارەوە ئەشێ ڕۆژێک بازارە هەبێ و ڕۆژێک بازار نەبێ نابێ ناشکری بکەیت و بگرە ئەبێ سەبر بگریت و شکری خوای پەروەردگار دەرببڕی ئینشاءالله. ئەم نیعمەتی بارانە شکری زۆرە بێ شکری زۆرە وێرە وەڵڵا هەموو ئەپارڕێنەوانە لەو خوایەکەوە ئەم بارانەی بۆ بارانوین ئەمە هەمووی خێر و بەرەکەتە بۆ هەمووی. حاجی جنابەت بەو تەمەنەی کە هەتە ینی نمونەی ئەوە لایە کە ساڵێک بووە کە زۆر بێ بارانی بۆ خەڵک تەزیق بۆ ئاوا خوا دەروی لێکردوونەتەوە بەڵێ چەند ساڵم من لە فکرێک کە ئاوەها بێ بارانی بووە زوو خەڵک هەمووی شەڕەتێڵایە کرد بۆ باران خۆلیانە دەموچاوی یەکتریە هەمووی باران ببارێ ئێستا ئەلحەمدولیلا لەخوا بەزیای بێ شکرانەیە وێن بارانە چەند شتێ ئینسان شکری خوای لەسەر بکاوە بۆ نمونە لەش ساغیە ڕزقە ئەن نیعمەتەکان زۆرن ئایا هەمووی شکرێوێت ئەرە وەڵا هەمووی شکرێوێ بەڵێ هەمووی ئەوێ نمونەی کەسلانیە کاک حاجی کە نەخۆش بوو بێت بەڵام زۆر شکری خوای کردبێ ینی گوێی لەوە نەبوو بێت کە ئەم نەخۆشی عزیێتی یاوە لەسەر جێگە خسوێتی هەیە بێ سەبرە بەڵام نمونەت لایە کە کەسێک ئافرەتێکی پیر پیاوێک خزمێ ناسراوێک کە زۆر سابیر بووە لە بەردەم ئەو بەڵاو ناڕەحەتی خۆ شکری خوای کردووە نەگەیەکێک چەندەها لە فکرێکەوە شکرانەی خوای کردووە بەو نەخۆشیێوانە کەوا خێر و بەرەکەت ڕووی تێ بکە ئینشاءالله. ذنونی میسری ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ لە علاماتی شکرە چی؟ الاعتراف بالنعمة اعتراف كردن بنعمة والتحدث بها وباس كردنيش بويا بداخوا اما يعني زورك لمسلمانان ڕەچاوی ئەمە ناکەن نعمەتێکی زۆر ئەڕژێ بەسەریانە بەڵام هەرگیز بەدەمیانە نایە باسیکەن باسکردنی نیعمەت لەوەی کەوا بترسی لەسەرت نەمێنە لە لای هەندێک کەس باسی مەکە بەڵام خۆ ئەتوانی لە ناو ماڵ و منداڵ و خێزانی خۆتا باسی بکەی ئەتوانی لە لای کەسە نزیکەکانی خۆت باسی ئەم نیعمەتانە بکەیکەوە ڕژاوە بەسەرتدا و بیهێڵیتەوە بەهۆی سوپاسگوزاریەوە و باسکردنیەوە یاخود ئەثەری نیعمەتەکەت پێوە دیار بێ یعنی کەسانێکی زۆر هەن ئەڵێ یعنی خاوەن
پرۆژەکە نین خاوەن ماڵەکە نین بۆیە ئەسەری ئەم نیعمەتە گرنگە ئینسان بیهێڵێتەوە بەسەری خۆیەوە بەسەر خێزان و ماڵ و منداڵیەوە پێیەوە دیار بێ ئەم ئەسەرەیە و نیعمەتەکە خودی نیعمەتەکە بهێڵێتەوە بەچی بە شکرانە بژێریکردنی بە باسکردنی و هەروەها ئێمە کە لە شکر بە جەواریحە هەیە کە سێهەم بەخشینە سێهەم سوپاسگوزاریە بەخشینە بەو نیعمەتانەی کەوا پەروەردگار پێ عەتا کردووی گرنگە ئینسان بتوانێت بۆیە ئیبن القەیم لە بەشی سێهەم کە شکر بە جەواریحە و ئیبن عەتائی لای سکەندەری بۆمان باسەکە ئەفەرمێ طاعەتون وخدمەتون وانقیادون چییە شکر بە جەواریح پەرستشە و خزمەتکردنە و ملکەچی کردنە بۆیە جونەید ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ لە شکرانە بژێری بە جەواریحدا بە لاشەدا بە ئەندامەکانە فەرمێکی ئەوەیە کەوا ئەم نیعمەتەیە لە مەعسیەتدا بەکاری نهێنی ئەوەیە کەوا ئەندامەکانی لاشە بەکاربهێنی بۆ ئەو شتانی کەوا پەروەردگار پێیان خۆش دوور بکەیتەوە لە قەدەغە کراوەکان چونکە بێوەفاییە کەسێک شتێکت پێ عەتا بکات تۆ لە دژی ئەو بەکاری بهێنی بێوەفاییە کەسێک نیعمەتێک بڕژێنێ بەسەرتدا نەزانی چۆن مامەڵە لەگەڵ خاوەن نیعمەتەکەکی بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر شکرانە بژێری نیعمەتەکانی ئەکرد و حەزەتی عایشە فەرمێ بچوو کەمترین ئەوەی کەوا بتوانی جێبەجێ بکەی بەسەر خۆتەوە ئەوەیە کەوا ئەلا یەجعل ما ئەنعەم عەلەیه سەبیلا إلى معصیەتی ئەوەیە بتوانی نەهێڵی ئەوەی کەوا ئەو نیعمەتەی ڕژاندۆ بەسەرتدا تۆ بیکەیتە ڕێگایەک بۆ مخالەفەکردنی ئەو چونکە تۆ لە ماڵی کەسێکدا ئاژی لە ئاو هەوا و خۆراک و خواردنی زاتێک ئەخۆی بێشەرمیە ئینسان بتوانێ مخالەفەی ئەم زاتە بکە بۆیە هەندێک لە عاریفانە فەرمون چی ئەفەرمون إذا أردت أن تعصيه فلا تأكل من رزقه ولا تسكن في أرضه ئەفەرمێ ئەگەر ویستت کەوا مخالەفەی فەرمانەکانی پەروەردگار بکەی کە زاتێکە تەواوی شتەکانی بە تۆ عەتا کردووە دەی نە لە ڕزقی ئەو بخۆ نە لە زەوی ئەویشا دابنیش ئیتر هیچ نامێنێتەوە بەڵام ئەگەر بتەوێ شکرانە بژێری نیعمەتەکانی پەروەردگار بە پەرستش و عیبادەتەکان بکەی ئەتوانی تەواوی ئەندامەکانی جەستەت بەکار بهێنی بۆچی بۆ سوپاسگوزاری پەروەردگار ئەوە توانی سەجدەی شکر بەری ئەتوانی بە زمان ئەوە بەشی زمان شکر بێ ئەتوانی بە دڵ ئەتوانی بە ئەندامەکانت هەنگا و هەڵبهێنی بەرەو چاکەکاری ئێستا گەورەترین ناشکوریە بەوەی کەوا سەرمایەداران کەسەبووەکان ئەوانەی کەوا هەن کاتێک ئەبینن کەسێک لێی قەوماوە نەچن بەدەمیەوە ئێستا ئەو حادیسەی کەوا لە چەمچەماڵ و دەوروبەریدا ڕوویدا یعنی ئەگەر کەسە سەرمایەدارەکان کەسە خواپێداوەکان ئەگەر ئەو کەسانەی کەوا بەشی قوتی خۆیانیان هەیە و تۆزێک زیاتریان هەیە نەتوانن بە دەمی ئەمانەوە بڕۆن وەڵاهی ئەو نیعمەتە نامێنێ بەسەریانەوە چونکە پەروەردگار مدەتێک مۆڵەت ئەدا بە کەسانێک کەوا بزانێ ئایا بایی چەندێک ئەو نیعمەتانەی کەوا پێی عەتا کراوە بەکاری دێنێ ئێستا گرنگە ئینسان بیر بکاتەوە ئێستا ئێمە ئەمڕۆ تەماشاکارین بە حەقت ئەوان ناڕەحەتیەکەیان بەسەردا هاتوو ئێخوای پەروەردگار ئەم نیعمەتەی ڕژاندۆ بەسەر ئێمەدا گرنگە ئێمە دەستی هاوکاری درێژ بکەین بۆ ئەو کەسانەی کەوا پێویستیانە وەک فەرمووت کەسانێک هەن وەڵاهی ئینسان ئەیان بینێ تەواو ناڕەحەتی دێ بەسەریانە چونکە لە غەیری ئەم وەزعیشا کەوا ئێستا بەسەریانە هاتووە هەر فەقیر بوون ئەو شوێنەی کەوا هی ئەوان بووە پێشتر ئێمە پێی ڕازی نەبوون تایە بژین ئێستا بەوەیشەوە ئەو پێی ڕازیە تایە بژین بۆیە گرنگە ئینسان بتوانێت
نیعمەتەکانی پەروەردگار بهێڵێتەوە بە چاکەکردن بەو نیعمەتانە، بە هەوڵدان بۆ ئەوەی کەوا مخالفەی فەرمانی پەروەردگاری پێنەکا، بە هەوڵدان بۆ ئەوەی کەوا تەواوی نیعمەتەکان بەکار بهێنێ بۆ ئەوەی کەوا بیهێڵێتەوە. وەڵاهی ئینسان نابێت دڵخۆش بکە بۆ ماڵی کەوا بەدەستیەوەیەتی، چونکە خاوەن ماڵەکە کێ؟ ئەو زاتەی کەوا ئەو ماڵی پێ عەتا کردووی ئەتوانێت لە چرکەیەکا لێت بسێنێتەوە. بۆیە شێخی گەیلانی ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمایشتێکی زۆر گەورەیەکە، ئەفەرمێ ئەگەر بێت و بە موریدەکانی ئەفەرمێ ئەگەر بێت و تۆ دڵخۆش بی بەو ماڵەی کەوا لە دەستتدایە، ئەوە هاوبەشت بۆ پەروەردگاردانە، چونکە تەوەکولێ بە پەروەردگار نەکردو. ئەمانەی کەوا ئێستا ماڵەکەیان بەدەستەوەیە دڵخۆشن بە خودی ماڵەکە و ناتوانن شکرانە بژێری خاوەن ماڵ بکەن بە بەخشین، هەم بێفەرمانی پەروەردگاریان کردو، هەمیش معەڕەزە بۆ لە ناوچوون. بۆیە گرنگە ئینسان بتوانێت لە بارینی ئەم نیعمەتانە بەسەریدا شکرانە بژێر بێ بە دڵی، بە زمانی، بە تەواوی ئەندامەکانی جەستەی، بۆە چونکە پەروەردگارە فەرمێ لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم وەلە ئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. خوای پەروەردگار بمانگەڕێ بەوانەی کەوا شکرانە بژێری نیعمەتەکانەکەن، بمانگەڕێ بەوانەی کەوا بتوانین نیعمەتەکانی پەروەردگار بهێڵینەوە بەسەرمانداوە زیادی بکەین بەهۆی شکرانە بژێری بە تەواوی ئەو ئەندامانەی کەوا پەروەردگار پێ عەتا کردوین. الحمد لله هو مطر خير، والمطر صحيح جاء متأخر بس الحمد لله والشكر. وتقريبا المطر عم العراق كله من شماله إلى جنوبه، والله واحنا يعني كنا في جفاف. والله أنا رجال مزارع، احنا من أهل ديالى، يعني البحيرة مالتنا شبه جفت، والحمد لله هسه جاي نشوفها بالأخبار من يوم جلولا ما شاء الله المي وصل للجسر. ايوه، وحتى يعني سمعنا تقارير من الجنوب بانه كان الفرات مالح، هسه يقول صار حلو يعني من كثرة الامطار. بس مع الاسف احنا ما عندنا خزن، احنا المفروض نخزن هذا الوقت. هسه هذا المي حرامات يروح يروح بالبحر، المفروض ينخزن لان نستفاد منه موسم الصيف، هي فرصة هاي. وتقريبا الامطار ما شاء الله شملت الشرق الاوسط كله تقريبا، الدول العربية احنا كلنا جاي نشوف امطار بخير. هاي صار اليوم بس اليوم هاي ثالث يوم او رابع يوم هو مطر. بعض الأوقات يعني يصير أضرار يعني جانبية للناس ويا المطر، يعني هذه الأضرار يعني مقابل هذا النعمة الكبيرة يعني اللي حصل علينا. والله هو ابتلاء من الله جل في علاه. هو يعني الأضرار احنا مجارينا مو كامله، وحتى لا تقول حتى تصرف هاي المي والمياه جت بكميات كبيره. يعني جسر داقوق يعني زاح المي من كثره المي. اي، واحنا ما عندنا ذيك البنى التحتيه المضبوطه حتى تصرف الامطار كلها. اي، والمزارع يعني يستفيد من هذه الامطار. طبعا المزارع شلون ما يستفيد؟ هسه بالنسبه هنا بالسليمانيه هم اصلا اعتمادهم على الامطار، على الامطار اعتمادهم كله، لان هم يزرعون ديم، واحنا نعتمد على الخزن. بالنسبه لدياله احنا عندنا حوض دياله نخزن به، بس هي المشكله الجنوب ماكو سدود هناك، ماكو سدود. المي يجي من الشمال قبل يروح للجنوب، حرامات.